سڵاوتان لێبێ خۆشحاڵم لە بەرنامەی هونەری شار بێتان شادەمەوە ئەویش بە میوانداری هونەرمەندێکی ئەزیز کە ساڵانێکی زۆرە لە بواری شانۆ و درامادا کار دەکا ئەویش عەبدوڵڵای خەیاتە بەخێر بێت عەبدوڵڵا جیاوەکەم زۆر سوپاس گیانەکەم باش بێت چاوەکەمی سوپاس دەکەم هیوادارم هەر باش بیت زۆر سوپاس بەم لەگەڵێوەیە کاک عەبدوڵڵا عەبدوڵڵای خەیات نازناوە یاخود چی ئەو نازناوێت لەلایەن کێو پێت بەخشراوە وەڵاوە من خۆمەر پیشم خەیاتی بۆ تەمە لە باوکشم بووم ماوەتەوە هەڵبەتەوە نازناوی خەیاتە بەو شێوەیە تا ئێستا ڕۆشتووە تەمەەن درێژ بیت پێم وا بێ خەڵکی شاری هەڵەبجەیت بەڵێ ساڵی چەندە سەر بەکاری هونەری کرد من ساڵی هەفتاونەوە بەڵێ هەفتانوی یەکەم شانۆگەری کە بەژاریم کرد بەژاری شانۆگەری ڕێژ نەبوو لە نووسین و دەرهێنانی برای کۆچ کردوم یادی بەخێر بێ بەختیار غەفور شانۆکەتان لەو کاتەیە باسی چی ئەکرد شانۆکە تقریبان شانۆیەکی تا ڕادێک تە نظامێز بوو کۆمیدی بوو کۆمەڵایەتی بوو ئەو سەردەمە کارکردنی ئەو کات چۆن بوو کاری شانۆ قورس بوو یاخود جیاواز بوو خۆی وەکو قورسی کاری شانۆ بێگومان قورسە بەڵام بۆ کەسانی کە بەڕاستی خۆشەویستیان بۆ شانۆ هەیە بەلایەن زۆر ئاسانە ئەو کاتە قورسی شانۆ ئەوە بوو بەڕاستی زەمەنێکی ئەو کاتە حکومەتی بەعز بوو یعنی سانسۆر لەسەر نەک هەر شانۆگەرەکان بگرە لەسەر هەموو لایەنە هونەرەکان هەبوو هەڵبەتە ئەو کاتە قورسەکەی لەوا بوو نەدەتوانی ئەوەی کە ئەتەوێ بیکەیت هەنێ جار لە شانۆگەرەکانە تووشی کێشەی زۆر گەورە بووین بەڵام ئێمە کۆڵمان هەرنەیە بێگومان چەند جار گرتن و ئەشکەندەیان و مەسەلەن جاری وا هەبوو مەسەن دەقێک تەنارد موافقەتی بۆ ناکرا ئەوە تەرجومەت کردایە وایە کۆمەڵە شتە بوو لامانە بر لە شانۆیەکە و وەکو دەقەکە بەڵام دوجار کە چوینە سەرەوەی تەنفیزی کەنویا کارەکە بخێنە سەر شانۆ هەنێشت دەبوو تێکەڵمانە کردو ئەوانە تۆزێت کێشەی بۆ دروستە کردین بەڵام دوجار هەر کارەکانی خۆمامان هەرە کرد ئەو کات تام و چێژێکی تایبەتی هەبوو شانۆ خەڵک بە گروتینێکی زیاترەوە ڕووی لە قەعەکانی شانۆ ئەکرد بەڵام ئێستا ئەبینین ئەو تام و چێژەی نەماوە هۆکار چیەکەوە کاری شانۆیی لاواز بووە بە دڵنیایەوە خۆی ئەو زەمانە کە تام و چێژ لە شانۆیە هەبوو هەڵبەتە خەڵک زۆر نیشتیمانی بوو ئەشکەنجیان زۆر بوو شد ئێمە ئەمانتوانین لە ڕێگەی شانۆوە بەڕاستی زۆر بڵێن و زۆر شت بکەین بۆ ئەوەی کەوا بازە ئازارەکانی کۆمەڵ و بازە درڕندەی حیزبی بەعس و باز لە کۆمەڵی مەسائلی کە خەڵکەکە چێژی لێبینی خەڵکەکە وەتەنی ینی بڵێن نیشتیمانی بیریە کردەوە بەڵام ئێستا ئەم دەرفەتی ئازادیە ڕەخساوە بۆ میلەتی کورد و ئێستا سەربەخۆی خۆمانین و خۆمان حکمی خۆمانەکەین ئەمە تا ڕادێک ئەو جمهوری کە عشقی ئەو حرەکە سیاسی و کۆمەڵایەتی بوو ئەو تۆزە کاڵ بۆتەوە بەڵام وەکو خەتێکی ڕئیسی بڵێن سەرێکی ئەوەی کەوا شانۆ لاواز بووە هەم بارودۆخی دروفەکەیە هەم لایەنە مادیەکەیە بەڕاستی شانۆ ئەمڕۆ هەروە بە ئاسانی نایەتە بەرهەم ینی بەڕاستی پارەی ئێوێ ئەنجا جاران ئێمە لە جرفانی خۆمان مەسەرەن هەمان بوو دەغیلی هەبوو لە ماڵۆ دەغیلەیە لە بچڕی یا کۆمەڵی خەڵک باوکی یا خۆمان ڕۆژانی خۆمان پارەمان کۆ کردە و کارێکی شانیومان پێک بەڵام ئێستا ژیانەکەونە قورس بووە بەڕاستی تۆ ناتوانانی خۆبەخش کارکەی ئەمە یەک تۆ ناتوانانی ئەگە خۆبەخشی ژۆک و خۆت کار بکەی ناتوانانی پێداویستەکانی شانەوەکە بەڕاستی بەدەست بێنی ئەبێ شتێک هەبێ کە یارمەتیت بە ئەنجا بار و دروفەکەش ئەمنە ناخۆش و نالەبارە بەڕاستی خەڵک مەزاجی ئەوەی نییە کۆمەڵی خەڵک نەبێت نخبەیە ئەچێت مەسەرن ئەوەی کە نووسەرە هونەرمەندە لە زیاتر ئەوانەی کە هونەرمەند و ڕۆشنبیرن و ینی تا ڕادەیەک زەرورە ببینینی ئەو شانۆگەریانە ئەو کۆمەڵە خەڵکە سەردانی شانۆکە بەڵام وەکو خەڵکە عامەکە زۆر بەکەمی چونکە بەڕاستی بارودۆخ و زروفەکە ئەوەنە نالەبارە خەڵک فریایی ئەوە ناکە ینی فەراغی ئەوەنە نییە بچێت چەند سەعاتی لە شانۆیەکە دانیشێ ئەمە بۆتە هۆکاری چێوەی کەوا بەڕاستی شانۆ بینەرەکانی کەمۆنیان شانۆ خۆی زیندووە شانۆ ماوە شانۆ هەیە
بەڵام بار و زروفەکە وای کردووە کە خەڵکی دەرفەتی نەماوە، ینی منفەسێکی نەماوە بڵێ من ئەچم چەند سعاتێک ساعت و نیوە 2 ساعتە لە شانۆیەکە دانیشم و ئەو خەڵکە نەخوبەیە نەبێ کە بەڕاستی من شانۆگەری کراوە لەم شارەیە 2 مانگ 3 مانگ خەریکی پرۆڤە بوو کە عەرز کراوە 2 ڕۆژ عەرزی کردووە هەموو 50-60 کەس بینیوێتی. ئەمە خەتای شانۆ نییە، ئەمە خەتای بارودۆخ و زروفەکە وای کردووە کە ئەو تام و چێژەی شانۆژ نەماوە، خەڵک یعنی تااقەتی هیچ شتێکی نەماوە. ئەی بۆ هەر بڵێن شانۆ هۆڵی سینەما بە هەمان شێوە، وەرزشیەکان تا ڕادەیەک زۆر جار کاری وەرزی شەکرێ خەڵکی زۆر کەماچێ، یعنی کار مۆسیقیەکان ینی کارە هونەریەکان بە دەرەجەیەکی زۆر لاواز بووە، لاوازکاری هونەری لە وڵاتێمان لاواز بووە. ئەویش بارودۆخە داراییەکەی وای کردووە کە خەڵکی بەس فرای ئەوە کەوێ چۆن بژی، فرای ئەوە ناکەوێ کارەکەی خۆی فەرامۆشکاوە بچێت چەند سەعاتێ لە خۆڵێکی شانۆیە دانیشێ ئیسراحەتی باوی مەشی خۆن. وە باسیەوەت کرد کە خەڵک بێزارە لە سەقاڵبوونی قەیرانی دارایی، زۆر سەقاڵی تریش ئەیگرێتەوانێ. هونەرمەندان لە چی ناڕازین؟ هونەرمەندان لە چی بێزارن؟ وەڵاهی ئەزانین چوانە مەسەلەی بێزاری هونەرمەندان من بۆ هۆکارێکی وای ناگەڕمەوە کە باڵێن ئەوەنە دەوروتە سیراتێکی هەبێ لەسەر هونەرمەندان بۆ بێزاریە. تەنها بێزاری هونەرمەندان ئەوەیە کە ئەو دەرفەتە وا نەخڵقەوە کە بەڕاستی هونەرمەندان بتوانن زۆر بە ئازادانە، زۆر بە دڵێکی فراوانەوە، زۆر بە مێشتێکی سافەوە بتوان کارەکانیان بکەن. وەکو پێشتر باسم کرد ئەمە هەمووی ئەگەڕێتەوە بۆ مەسەلەی ئەو قەیرانە داراییە. بەڕاستی بۆ نمونە مەسەلەن تۆ ئەگەر برسی هیچ کارێکت بۆ ناکرێ، لاوازەوی بێهێزەوی. هەڵبەتە هەموو کارە هونەریەکان ئەگەر بەڕاستی تێر نەبێ ناتوانێت کارکە، ئیشەکانی لەبەر ناڕوە. ئەجنا ئەگەر هونەرمەند زەمینەیەکی لەباری بۆ بخۆڵقەی بۆچی ناڕازیە، بەڵام ئەگەر ناڕازی بێ ناحەقی نییە، چونکە بەڕاستی لەم دەڤەرەی ئێمەیە وەکو پێویست کاری هونەری ناکرێ. ئەویش تەنها ئەوەیە هۆکار چیە کارە هونەریەکان زۆر ناکرێ؟ هۆکارەکەم پێ ناڵم ئیلا مەوزۆ لایەنە داراییەکەیە وەکو پێم وتی هیچ ئیشێ بەبێ ئیمکانت ناکرێت. کەسی هاوکار نییە کە لایەنە نییە ئەگەر هاوکارەکە بێ دەسەڵات بێ. ئێستا دەسەڵات ئەو ئیمکانەتی نەخسۆتە بەردەمی هونەرمەندان تا بتوان بە ئازادانە کارەکانی خۆیان بکەن. ئەمە یەک. دووەم دەوڵەمەندێکی زۆر هەیە لە وڵاتە، بڵێن دەوڵەمەندێکی فەزیع و یەکجار زۆر هەیە، بەڵام ئایا دەوڵەمەندەکان تا چەند بیر لەوەکەنەوە ڕۆژە لە ڕۆژان هاوکاریی هونەرمەندان بکەم بۆی بتوان کارە. ئەسڵ کۆمەڵێک هەیە ئەسڵەن هەر زۆر بێباکەلەوە، زۆر بێباکە لە هونەر. ئەمە وای کردووە کە هونەرمەندان ناڕازی بن. یعنی لەم وڵاتیەمە هونەر نەبوو بە بزنس تا ئێستا. هەر دەوڵەمەندێک گەڵێی مەسەنەن دەوڵەمەندە بۆ من چوومەتە لای وتێتی کاکە و کاری منێ کاری حکومەتە بۆ حکومەتی هاوکاریتان ناکە. ئەنجا کە ئەمە حکومەتیش بەو شێوەیە کە هەمومانەی بینین چۆنی هاوکاری هونەرمەندانەکە. ئەی ڕۆڵی ڕاگەیاندنەکان چێ لە کاتێکا کابینی ئەو هەموو درامایە پارەیەکی زۆری تیا سەرفەکرێ، پارەی دۆبلا جێدرێ، پارەی کڕی نێدرێ، ئەمە گەر سەرفکرێ لە درامایەکی کوردیە بێگومان زۆر باشترە. من چەند جاری کەش باسم کردووە، ینی ئەوەی کە بۆ درامایەکی دەرەوەی وڵات سەرفەکرێ و ستافێکی مۆنتاژ دائانێ و ستۆدیۆیکی بۆ دائانێ و ئەو خەڵکەیەتەوە ئەو دەنگانە تەسجیلەکەن. من هەموو جارێتومە زۆر پێم باشترە نیوەی ئەو پارێژ بێت بدرێ بە ئەگەر 5 حەڵقە بێت 10 حەڵقەی کوردی بێت زۆر چاکتر لەوەی لە 100 حەڵقە 150 بۆ 200 حەڵقەی ئەجنبی سەرفکرێ بۆ کاکە. یعنی من هەموو جارێتومە بەڕاستی
کەناڵەکان وایان کردووە کە بینەریش تۆرابێ لە کاری هوەری کوردی. ینی من ڕۆژانە خەڵکی پرسیارم لەگەڵ ڕۆژانە پێڵەکە عەبدوڵڵا بۆ کاری هوەری نییە بۆ ناکرێ بۆ ینی تو ناشکرێت تۆ ئەمە ناکرێت تۆ هەچ کەس بینی دانیشی تۆ ئەم سەجەرەی بۆ بخێنەوە کاکە پارە نییە کاکە پارە نیان کاکە زۆری تێچێ فعلەن درامایەکی کوردی زۆری تێچێ ئەو زۆرەشی کە ئەڵم لێرە تێچێ کە عەقدی هونەرمەندان زۆر کەمە. یعنی ئەو هونەرمەندەی کە یە دەورە بینێ بەڕاستی عەقدێکی بۆ نووسرا عەقدەکەی ئەسڵەن شایانی ئەو نییە بەس چییە خۆشەویستی بۆ هونەرەکەی خۆشەویستی بۆ هونەرەکەی وای لێکار ڕازی بێ بەس دەبەرەوە هونەرەکە نەمرێ مەناعەتی نیە بە عەقدێکی زۆر کەمەی کە خەڵەکە ئەڵێ بە خۆبەخشێکم بەس دەبەرەوە هونەرەکە نەمرێت پەرە بسەنێت هیچ نەبێ بتوانین چای بینەر تێکەین لە کارە هونەرێک کوردیەکان. یعنی ساوای لێ هاتووە هەموو کەناڵەکان درامەکان بۆ بە تورکی و بۆ بە هەندی و بۆ بە کۆری و بۆ بە نازانم بەڵێ هەندێک خەڵکیش گلەی ئەویان هەیە دراما کوردەکانی خۆشمان کاریگەری دراما بیانیەکانی لەسرە وای لێ هاتوو بەس ئەکتەرەکانمان کوردن یعنی سینارۆ و ستایلی دراماکان بۆتە بیانیەکان ئەوەش ئەمە ئەگەڕێتەوە بۆ ئەوەی کە سینارۆ نووسێکی ئەزبوونمان هەیە یاهێرێکی بەتوانە بێ نا ڕەبتی بەوە نێمان ئەوە ئەجەرمە بۆەوەی کە هیچ سانسۆرێک نییە هیچ سانسۆرێک نییە لەسەر نەک دراما نەکشان و نەک مۆسیک نەکارشێ سانسۆر لەسەر هیچ کارێکی هوەری نییە. ئەگەر سانسۆرێک هەبێ لەسەر کارە هوەرەکان ئەسڵ دۆبلاژانە نابێ کارکەن ئەسڵ نابێ بکرێ بۆ چونکە تۆ لە وڵاتێکاژی بتەوێ و نەتەوێ ئێمە خاوەنی کەلتور و عادەت و تەقالیدێکی تۆ ئەو کەلتورە ئەهێنی تێکەڵی کەلتورەکەی خۆتی یەکەی وەنیە ئەخ دووشی زۆر جیاوازە کەلتورێکی کوردی لەگە کەلتورێکی بیانیە ئاسمان و ڕێسمانی فەرقە تۆ هاتوو ئەم کەلتورە تێکەڵێم نەکەی سەقە دەبم کاکە. جاران ئەو دراما و فیلمانەی کە بەڕێستان پێشکەشتانە کرد چەندین هونەرمەندی کەشکە هاوشانی بەڕێزەبوون باز لە واقعەتی کۆمەڵگایە کرد باسی لە دابوونەری تەمانە کرد باسی لە کێشەکانە کرد ئەمانە بۆچی ئێستا ونن پێ ناڵە من بێ لە کارامادێکی کە ئێوە باسی نییە ئەگەرمە بۆ ئەوەی من پێ دەڵێم من ئێستا مەسەن بۆ نمونە درامایەکی کوردی ئەگە بتێ درامایەکی بەمانە جوانەکەی کوردی بێ و خۆماڵی بێ و ئەو درامایە بێ کە باز لە هەڵقوڵاوی ناو کۆمەلگا و کەلتور و عادەتەکەی خۆت بێ لە سێ حەڵقەتێ ناپەڕێ با بڵێن زیاتریش بێت. ئەمە کەناڵەکە بیر لە چیە کاتەوە بیر لە بزنسەکەی خۆیە کاتەوە ئەگەر بێت و درامایەکی کوردی سی حەڵقە بێ بۆ سی ڕۆژ ڕێکلامی تیا بکە چەند پێیاکە ئەی ئەگەر درامایەکی دۆبلاشکراو بێنێ و لە 200,000 حەڵقەیە چەند پێیاکە بەس ئەکرێت کەناڵەکانی ڕاگەاندن بازرگانی لەسەر تاکەکانی کۆمەڵگا بکەن ئەوە نیە کردویانە ئێوە نی ئەکرێ ئێستا ئەی ئەگەر نەکرێ بۆ درامای کوردی ناکرێ وەنیە ئەی بۆ کەناڵەکان نایڵێ بابێت بانکە بانگەوازکە بڵێ کاکە ئەوەی من ئەم بە دۆبلاج من ئەم بە گروپێک بە ستافێک بە کۆمپانیایەک بە هەچ کەسێک بابێ بۆ پارەیە درامایەکم بۆ بکە بابێ بە پارێک سەهرەیەکی ئێوارانم بۆ بکە سەعات و نیوێ بابێ فیلمێکی کوردیم بۆ بکە. جاران ئێوە قاقای قاقا بوو لەگەڵ شەوانی ڕەمەزان مانگی ڕەمەزان پێشکەشەکرا کە کۆمەڵی خێزانی لە خۆی خڕ ئەکردوانێ و وا بوو ئەم ساڵ کارتان ئەبێ لەسەر ئەو هەم نەخێرزین بۆ چونکە ئێمە ساڵان بە پارێکی زۆر کەمەمان کرد تەسەوڕکە پێمان ڕانابینین کە ئەوەی بەو پارەکەمەش پێمان بکەن یعنی بۆ ئەمان کردی ئێمە بەس زەبەر خاتریەوەی کە بەڕاستی هونەر وەکو چۆن جگەرە خۆرێک ناتوانێت تەرچیکە جگەرە خۆر و بۆی تەرێک ناکرێت بەڵام کە هونەری چووە ناخی ئینسانێکەوە بە هەموو بەشەکانیەوە بۆی تەرێک ناکرێت هەمیشە لە هەوڵی ئەوایە چۆن پەرەی پێوا بە هونەرەکەی خۆی چۆن خۆی بناسێنێت چۆن بیناسێنێ بە وڵاتانی چواردەوری خۆی هەر نانە لە ناو وڵاتەکەی خۆیە بەڵام ئێستا وای لێ هاتووە بە هیچ شێوە بیر لەوە ناکەنەوە تەنها بیر لەوە کەنەوە چۆنی پارەیەکی قەبە و گەورە پێیاکەن بۆ کەناڵەکەیان بیکەن بە بزنس بۆ خۆیان هەر ئەوە شەوای کردووە کە بەڕاستی درامای کوردی زۆر لاواز بوو بەڵێ کۆمەڵی ئیشکراوە ئێستا
بەڵام چۆنی کراوە لە تەمحی بینەرایە ناخێر بە هیچ شەوەی لە تەمەحی بینێرانی ئێستا وەکو پێشتر وت درامای کوردی کراوە وەکو وایە تورکی بێ و مدەبلەش بێ بە کوردی فەرمو تێگەشتی ئەمانە دەورەتی ئەسیراکی زۆر خراپیان لەسەر کۆمەلگا هەیە یعنی ئێستا ئەو دراما تورکی و کۆری ئەوانە ڕنگانەوی لە ناو کۆمەلگا هەیە یعنی ئەی بینیت بە واقع ئەیبینی کامە دەورەتە سیراتی ئەو درامانەیە لە ناو کۆمەلگا ڕەنگیاوە بەڵێ ئەمە کە شیرازی خێزان بە لا ڕێژا بەرێ هەندێک تەقالیت هەیە یاخود هەندێک مۆدلات لەم قەیرانەیە تۆ ناتوانانی لە ناو خێزانێکە ئەو شتانە بکرێت بەڵێ بێگومان وایە ئەوە دەورەتە سیراتی زۆری هەیە هەم لەسەر پۆشاک و جلوبەرێک لەسەر ستایلی ئینسانەکان لەسەر مۆدیلی سیارە لەسەر مۆدیلی ماڵەکان یعنی وای لێ هاتووە هەنێک کەلتوری ئەم وڵاتە هەیە ئینقرازی کردووە نەماوە وردە ناژمێنێ یعنی ئێمە مشکلەیەکی زۆر خراپمان هەیە دایما ئەگەڕێین بەشون ئەو شتانەی کە خراپن ناگەڕێن بەشون شتە باشە قەی ناکە من قوبوڵمە فیلمی ئەجنەبی ببینم قوبوڵمە درامای ئەجنەبی ببینم بەڵام بابێ من لاینە هونەریەکەی تەکنیکیەکەی وەرگرم نەک عادەت و تەقالیدەکەی چونکە ئەو فیلمە یا ئەو درامایە لە هەر وڵاتێکا کرێ بێگومانە هەڵقوڵاوی ئەو وڵاتەیە عادەتی کەلتوری تەقالیدی شتەکانی چونکە ئێستا من درامایەکەکەم هەڵبەتە ئەزانم میلەتەکەی خۆم چی ئەوێت وانە ئەویش بە هەمان شێوەیە بەڵام ئەمە کە مەڵام دەورەتە ئەسریاتی تۆ ئەمە هێنیتە ناوەوە خەڵک وەریەگرێ وەریەگرێ خەڵک وەریەگرێ کە وەریگرت ینی کارەسا دروزە بێ ینی پێم وایە لە زۆرێک لەو درامانە ینی کارەسا ڕوویاوە لە ئەو دراما شم شەربازەکانی کۆریەکانە ینی لە عیلە بۆ ماڵ مناڵەکان چەخۆیان کردووە و یەکتریان برینە خۆی ئەمە کۆمەڵگایکی مناڵەکانیشمان تا درەنگ لەگەڵمانەدا اینجا تەماشاکە مەسەلەن کچان بە هەمان شێوە کۆمەڵی کەلتوری زۆر خراپ و سەقەتیان وەرگرتووە لە دراماکانە ئەمانە وای کردووە ینی کۆمەلگای بەلاڕێیا بردو من زۆرێک پرسیارم لێکن ئەڵێ باش کاکە بۆی ئەڵەن ئەمانە ینی کاکە بەڕاستی من ناتوانم سەر کەناڵێ بڵم بۆ ئەولیی بەڵام ببێ دەستگایەک هەبێ داینێت یا ئەو درامایە کە بزانێت شیاو نییە بۆ کۆمەلگاکەی من نێڵێ عەرز کرێ هەربیر لەوە نکاتەوە ئەمە پارەی پێپیاکە و کەناڵەکە خۆی سەر ئەگەر ئەو هەر شتێک کە سربەخۆ کراوە کە ئازاد کراتایە شتی خراپ زۆر ڕووەیە من هەرگیز ئەڵێن ئازادی بەڵێ زۆر خۆشە ئازادی بەڵام ئازادیەک بەمانا بێ ئازادیەک بێ تێکت نەیە ئازادیەک بێت بەلاڕێتانە بە زۆر خواردنە خۆی مەعیدە تێگەیە ئەوە نەبخۆ کە تێک نەچیت ئەوە نەبخۆ کە تێر خۆی لە زەحەتی خۆت زیاتر نەخۆی ئەمە ژوایە ئەمەنە ئازادی مەیە ئەمەنە ڕەفاهێت مەیە کە خەڵکەکە غورور بێت بەلاڕێیا بڕوات من ناتوانم مەحاسەبەی کوڕەکەم کەم لە ڕێی دراماکەوە بۆ چونکە کوڕی تای بەرامبەر باوکی وەستێ کوڕی تای بەرامبەر دایکی کچ بە هەمان شێوە یعنی وای لێ هاتووە چاولێکەرێکە گاڵێ ئەو وڵاتێکی ئەجنەبیە و سەقافەتی وا بەرزە و تێگەشت و تێڕوانینی ئەوەنە لە ئێمە زیاترە ئەو بۆی کە بۆ من نیکەم ئەخ کاکە تۆ وڵاتەکەی تۆ قوبوڵ ناکە تۆ لە بیئەیەکە گەورە بووی ئەم بیئەیە ئەوەی قوبوڵ نییە کەواتە تۆ بیئەکەی خۆت و عادەت و تەقالود و کەس و کار و هەمووی دووەلانە هەستای بە وڵاتێکی بە کەلتور و عادەتی وڵاتێکەوە ئاشنابووی کە زۆر دوورە لە کەلتور و عادەتی وڵاتی ئێمەوە با تۆزێ لە کاری هونەری دوورکەوینەوە و کەینە ژیانی تایبەتی خۆت چەندین بەسەرهاتی خۆشت هەیە بە تایبەت لەگەڵ کاک زاهیرە کەچوو بوویت بۆ لای کاک زاهیر غەریب لە سەربان کەوتو بە خوارەوە شتان بۆ برد بوو ئەو شتە چی بوو بۆتان بردە بوو ئەوەکەم خۆ بیگەڕێتەوە ئەوە لەگە کاکە حۆڕۆ تەلەفۆنی بۆ کردم وتی زاهیر کەوتۆتە خوارە و پەراسوشتی شکاوەمانە و کەی بڕۆمت مەڵا کێڵەیە ڕۆینیتی دە باشە یەم بە دواتە بەڵام تۆ هیچ مێنە من شتی بۆیانم ئێوتم باشە قەی چێکە وەڵام منیش تەلەفۆنمان کرد و یەکترمان بینی ئەمانەوە عەلاقەیەکی بەدەست و ئەحمە وتمەوە چێوتیەوە شیرینی ناومە بۆ زاهیر
ئێوتم باشە ئەوتمەتی عیب نییە هەر یەکوتی بابە ئەڵە میێردووکمان ناقچێ بەسەر باش وەڵات چوون بۆ لای زایر و وتر خێزانەکە یەک دوو برادەریکە لەو لالایمە ماچ کرد و دانیشتنەوەمانە و ئەحمە زەرفەکەی لە یایە دەست خێزانەکەی و زایوتی بۆ عەزێتان کێشەوەمەوە وتماوە بە عەزێت نییە و ئەمانە وتر وەڵحاڵ فترێک لای دانیشتن و ئەمانە و ئەحمە ئاواکی وتی چی وتم بڕۆین و تێڕەڵا با بڕێ وەڵا خواحافیزیمان کردو هاتینە ساڵۆنەکەەوە ئاوتی ڕاکەوتم بۆچوتی بۆ چۆ ڕاگەم بۆچی دیدە تۆ ڕاگە بە شەرسا دوای علاقەکەنەوە وتم چی تێ علاقەکەنەوە وتی نۆک و هەرزنم بۆیە ئێوەتم باشە مردم لێ باشە عنیسی ئەحمەوە کۆر وتی باشە گلارای نەبێتی دەزتەنکی ها وتی ئەوم بۆ هێناوە حسابی کۆترم بۆ کردووە ڕاکاکە هاتینە خوارەوە بە پەلە ڕۆژین و زاهر تەلەفۆنێک دەستی گر بە جوێ نان و ئەمانە و عیب ناکەن و ئەحمە وتی وەڵاوە عەبدوڵای نایەتی کورەوتم وەڵی درۆکە من نەمێنەوە ئەحمە هێنایەتی وتی وەڵای هەروتمەوە ئیشی تۆ نەیشی ئەوە وابزانام توتێکشان هەبوو وتی قسەیە کرد پێشترتی ئەوە قەڵم کردە بە قەفەزەکە قیڕانێتی لە بەسەراتی زۆر 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 خۆشمانە بوو جا زایر کارۆشین بۆ تەسویر کە تەسویرەکەی نامە کاتێک بانزانی بوو نەبوو جا زایر نییە هەر ئافوویەکی لێگە خەویلەکە هەم لا زایرە و لا زایر نیە کترە حۆجین کوورە کاکە ئێستا خەوتو بڕۆن خەبەریکەن و کاتێک مازانێت تەواش تەخت لێکەوتە خەوتووە هەر کات زایر نییە خەوی زۆر خۆشیانی زۆر سێرە هەر ئاوا دانیشە بەکنەوە خەویلەکە تەمەند درێژ بن چاوەکەمی زۆر سپاس کاک عەبدوڵڵا ئیشەڵڵا تەمەنی باقی بێت و 1000 ساڵ تەمەنی بێ بەڵام پرسێتی کاک عەبدوڵڵا چییە و بۆچی کەسێکە ئەمە ئەم پرسیارە لە زۆربەی هونەرمەندەکانی ئەەکەم بۆچی حەز ئەەکەم زان وەسێتیان چییە وەسێت وەڵی من حەزم لە وەسێت نییە حەز لێ نییە ئیشەڵڵا هەر نەمری و ئەزانی ئەزانی چۆنە بەسەرێک لە ئێمە وەسێتێکی تایبەت هەنێ وەسێت هەیە مەسەلەن هەنێ شتێ من بیکەم بە وەسێت بێتاقەت مەکە بەڵێ من لەوەچێ لە ئەقلی خۆم و هیزری خۆمە شتێک هەبێ بەڵام نە ئەمەوێ بی دەرچێنم نە ئەمە بیشەخەمە سەر نامە ئیشەڵڵا تەمەند بەرەو کۆتایی پرۆگرامە ڕۆین حەز ئەەکەی لە دوای خۆت چی هونەرمەندێک میوانی ئەم پرۆگرامە بێت من وازم حەزم لەو ستایلە نییە ئەجا ئەزانین چۆنە من حەزەکەم خۆتان بە حوزن و ڕزای خۆتان و بە بەس پێشمان خۆشە کە خۆت میوانی ئەم بەرنامەیە و گفتوگویەکمان کرد حەزەکەین خۆشت میوانێکمان بۆ دەستنیشان ئەزانین بۆ دەستنیشان ناکەم لەوانەیە من میوانی دەستنیشان کەم تۆ پێی بڵێ ئامادە نەبێ زۆر ناخۆشە من حەزاڵین کە عەبدوڵڵا میوانداریەکەی بۆ کردی ئەو کاتە لەوانەیە ئەو جەلامە دەرفەتی نەبێ یا لەوانەیە پێی خۆش نەبێ ئەجینا زۆر ئاساییە من ئەگەریێکی دەستنیشان کەم بەڵام خۆشتر وایە کە تۆ خۆت پەیوەندی پێوە بکەی بە خۆشەویستی خۆی بێتە بەرنامەکەەوە نەک من دەستنیشانی کە بەڵام فڵان کەس بانکەن و لەوانەیە کە تۆ تەلەفۆنی بۆ بکەی ناتوانێت بۆ من خۆش نییە لەوانەیە بۆ ئەوش بڵێ کاکە تۆ بۆ ناوی بنێی وە تەمەند درێژ چاوەکەمی زۆر زۆر سپاسماندوومان کردی ئەگەر شتێکشما بێ لە کۆتاییە وەڵایی لە کۆتاییە هەر ئەوەیە هیوای سەرکەوتنتان بۆ خوازم هیوادارم هونەری کوردی و درامای کوردی و هەموو فەنی کوردی هونەری کوردی بەگشتی هەمیشە زیندوو بێ هەمیشە کارا بێ داواشم ئەوەیە لەو کەسانەی کە خۆشەویستیان بۆ هونەر هەیە ئیمکانیاتیان هەیە دەستگیرەوەی هونەر بکەن و هونەرمەندان بکەن وەلەوکان هونەرمەندان هیچ هونەرمەندە لەو قەنەعەتانیم چاوەڕی پاداش دوێ لەو کارێکی هیکات هیوادارم خەڵکی بەو چاوە سێر نەکەن کە هونەرمەند چاوەڕێی پاداش بێ هونەرمەند هەموو کادویسوێتی هونەرەکەی پێشخە وڵاتەکەی پێشخە دەنگی وڵاتەکەی لە ڕێی هونەرەوە بە هەموو جیهان بگەیەنێ حەزەکەم لەو ڕوانگەوە تەماشای هونەر بکەن هونەر کارێکی زۆر پیرۆزە هونەر ئەگەر هەر وڵاتێک هونەری نەبێ وەکوایە خۆشی نەبێ چونکە هونەر چۆن کەسێک جیازی هەیە و خودی خۆیەتی ئۆتوانێت بەو جیازە سەفەرکە
هۆنەریش ناسنامە و جیاوازی وڵاتێکە. تەمەند درێژ بی و هەمیشە بە لە ساقی بتبی ئینشاڵڵا لە کاری نوێیە ئینشاڵڵا دەستەکانت گیانەکەم زۆر بەڵێ بینەرانی خۆشەویست لێرە هاتینە کۆتایی پرۆگرامی هونەری شار هیوادارین کە هەموو لایەکتان دروست باش بن. کاک عەبدوڵڵا ئەمڕۆ میوانی بۆ دیاری نەکردین بۆ هیوای کە هونەرمەندێکی ئازیز میوانی ئەم پرۆگرامە بێت و باز لە کارە هونەریەکانی بکەین. سپاس بۆ ینی کافێ بۆ ئامادەکردنی ئەم پرۆگرامە، سپاس بۆ تەواوی هاوکارانم. کاتێکی خۆش.